مۆزەخانەی وێنە کلاسیکیەکان کۆڕێکی شعری بۆ دوو شاعیر ئارەم حاجی و پێشەنگ شێرزاد ڕێکخرا. گشکەسم دەردت وە گیانم نوێرە دیدار ڕاستەدا مچ بیشم تاتو نادان. کۆڕی شعری مۆزەخانەی وێنە کلاسیکیەکان ڕێکخرا. ئێواری ئەمڕۆ لە هۆڵی خاک لە شاری سلێمانی کۆڕێکی شعری بۆ هەردوو شاعیر ئارەم حاجی و پێشەنگ شێرزاد ڕێکخرا. خاک و ئاو هەیەست معلومەوە شعری پەرتەوی کرماشانیە ڕزگار ناکە خوددا. دیارە ئەم کۆڕە لەلایەن ڕێکخراوی برەودانی گەنجانەوە بۆ بەندە لەگەڵ هاوڕێم کاک پێشەنگ شێرزاد ڕێکخراوە. بۆ من ئەم کۆڕە تام و چێژێکی تایبەتری هەیە و جیاوازتری هەیە بە حکومیەوەی کە ئەمڕۆ لە ڕووبەری کوردستانێکی گەورەترایە ئەم کۆڕاکەی دەتوانین بڵێن ڕۆژێکی جوداتر کۆڕێکی جوداترە بێەوە هەوڵیشمان داوە ناواخنی ئەو تێکستانی کە ئەمڕۆی خوێنینەوە جۆرێک لە ناڕەزایەتی تێدا بێت، جۆرێک بێ لە بڵێ تەقینەوە، جۆرێک لە ئازادی بگرێتە خۆی و هەروە ئامانج لە دروستکردنی ئەم کۆڕانەش دیارە خاڵی یەکەمی ئەوەتانێ بۆ لێدانە لە عەقڵیەت و بیرکردنەوەی دەستە جەمعی شێعر. ئەمە بایەکی یەکەمیە بینم و هەروەها وشارکردنەوە و تاکبیرکردنەوە ئەمانە ئامانجی ئێمە بۆ ئەمڕۆ.